لە ڕۆژانی جەژن هێزەکانمان چالاکی مەدەنی پۆلیسی فریاکەوتن هەموو سەرجەم هێزەکانی ناو شار ئەو هێزانەی کە لە ناو پلانەکەدا باس کراون و بۆ کارەکانیان دیاری کراوە لە ناو شاری هەولێر لە هەموو خاڵەکان دابەش کراون ئەرکی خۆیان جێبەجێ دەکەن بە تایبەتی لە مۆڵەکان لە ناو بازاری شاری هەولێر لە پارکەکان لە ئەوانەی شاری یاری و ئەو جیانێک کە خەڵک ڕووی تێدەکات. ئێمە وەکو پۆلیسی هەولێر بە هاوکاری ئاسایشی هەولێر 39 تاوانبار دەستگیر کران بە تاوانی کوشتن. 16 تاوانبار لەلایەن پۆلیسی هەولێرەوە دەستگیر کرا کە هەستا بوون بە تاوانی دزی. 9 تاوانباری جۆرا و جۆریش. لەوانە لە کاری ئەو لیژنەیە کە دابین دەست کرا بە کارکردن لە ناو شاری هەولێر وەکو بینیتان هەموو دەستگا ڕاگەیاندنەکان زۆربەی زۆرتان بەرنامەتان لەسەر دروست کرد لەسەر ئەو لیژنانەی کە بەناو شاردا ئێستش بەردەوامە. 145 ئۆتۆمبیلی سەرپێچی کار کە سەرپێچی جۆرا و جۆریان کردبوو یاخود بە شێوەیەک لە شێوەکان مەسەرەن ئەوەیە دەبوونە مایەی سەرێشە و مایەی ئیزعاجکردنی خەڵکەکە. 145 ئۆتۆمبیل دەستی بەسەرداگیراوە